وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار مامۆستایان و فەرمانبەرانی ئاگادار کردووەتەوە کە لە زووترین کاتدا پێداویستەکانی مامەڵەی وەرگرتنی زەوی ئامادە بکەن چونکە دەست دەکات بە دابەشکردنی زەوی. شارەوانی هەولێریش 20,000 پارچە زەوی 200 مەتری ئامادە کردووە و چاوەڕوانی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانیە بۆ دەرچوونی ناوی ئەو فەرمانبەرانەی کە زەویەکانیان بەسەردا دابەش دەکرێت. دەژڵێت زەویەکان وەک ڕابردوو بە نرخێکی ڕەمزی دابەش دەکرێن. دوایەوەی بڕیاری دابەشکردنی زەوی درا لە هەموو شارەوانیەکان لەلایەن بەڕێز وەزیری شارەوانیەوە فۆرمێکیان دابەش کردووە بەسەر هەموو فەرمانگەکانی دەوایرەکانی ناو شار و هەموو شارەکانی تر. ئێمە بەنسبەت وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر هەر لەو کاتەوە خۆمان ئامادە کردو بۆ مەبەستە شوێنێکمان ئامادە کردووە نەخشەشمان بۆ داناوە و لە قۆناغی ئیعلانکردنە. جگە لە فەرمانبەران یەکەم وەجبەی دابەشکردنی زەوی بەشێک لەو هاوڵاتیانە دەگرێتەوە کە لە ڕێگەی کۆمەڵەی کرێنشینانەوە فۆڕمیان پڕ کردوێتەوە. سەرۆکی لیژنەی خزمەتگوزاریەکانی شارەوانی و گەشت و گوزاری پەرلەمانی کوردستانیش دەڵێت حکوومەت و وەزیری شارەوانی تاگلایانە و بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان ئەو بڕیارەیان داوە. دەژڵێت بڕیارەکەت تەنیا بۆ گەوجاندن و سەرکردنی خەڵکە ئەگەرنا حکوومەت بە هیچ شێوەیەک ناتوانێت زەوی دابەش بکات. ئەوەش لە کاتێکدایە کە تا ئێستا حکوومەت ئەو زەویانەی تاپۆ نەکردووە کە لە ڕابردوودا دابەشی کردوون. ئێستا کە پەنایان تاگلایانە بەبێ پەرلەمان بەبێ وجودی پەرلەمان خۆیان سەرۆکی حکوومەت و وەزیری شارەوانی پەنایان بردووە بۆ دابەشتنی زەوی بەسەر هاوڵاتیانە بەسەر کارمەندانە تەنها مەبەستەکە کاسکردن یان هەژاندنی مێشکی خەڵکە و سەرقاڵکردن و بەڕابردنە ئەگینا بە هیچ جۆرێک ناتوانن زەوی دابشکن لەبەرۆی ژمارەیەکی جارە زەوی وەک پێویست لە ناو شار و شارستانیان نییە بە تایبەتی لە سلێمانی و وەزارەتی شارەوانی بۆ هەر فەرمانبەرێک 25 مەرجی داناوە تا ببێتە خاوەنی زەوی و بەپێی زانیاریەکانی NRTش بۆ هێزەکانی پێشمەرگا مەرجەکان جیاوازن. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەژڵێت لە ڕابردوودا زەوی دابشکردنیان ڕاگرت چونکە بۆیان دەرکەوتە بوو کە دابشکردنی زەوی قەیرانی نیشتەجێبوون چارەسەر ناکات. ئەو کاتەش بڕیاری دروستکردنی دەستەی نیشتەجێبوون درا بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو دەستەش نەیتوانی دەست بە کارەکانی بکات. هێشقادرێن ئارتی هەولێر.